جا کاتێک کە باوەڕداران ڕۆنە دۆزەخەوە، خوای گەورە خۆی دەزانێت هەر کەسە و بەپێی تاوانەکانی خۆی بەپێی خراپەکانی خۆی لە دۆزەخدا دەمێنێتەوە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ سوێن بەو خوایی کە گیانی منی بەدەستە. ئینسانی موسڵمان دەبێت تەنها سوێن بە خوای پەروەردگار بخوات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ سوێنی خوارد با سوێن بە خوای پەروەردگار بخوات یا بێدەنگ بێ، چونکە سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار شەریک بە خوا بڕیاردانە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە زۆری پێخۆشە سوێنی پێ بخۆی، پێی خۆشە. جا سوێن بەو خوایی کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم. ئەو کەسانی کە ئیماندارون دەڕۆنە بەهەشتەوە مناقەشە دەکەن، تکا دەکەن لە خوای پەروەردگار لە خوای گەورە دەپاڕێنەوە، هەوڵی تەواو دەدەن بۆ ئەو برایانەیان کە لە دۆزەختان. واتە ئەو کەسانی کە موسڵمان بوون لە دنیادا بەهۆی تاوانەکانیانەوە چوونەتە دۆزەخەوە، ئەوانەی کە لە بەهەشتان زۆر داکۆکی دەکەن لە حەقی ئەوان، دەڵێن ئەی پەروەردگارمان، براکانمان خوشکەکانمان وەکو ئێمە نوێژیان دەکرد، ڕۆژوویان دەکرد، حەجیان دەکرد، عیبادەتیان دەکرد، ئەوان لە دۆزەختان. بەڵام ئایا ئەمە دوای چەند ساڵ ڕوو ئەدات؟ ئەمە خوای گەورە خۆی دەزانی و ئیشی ئێمە نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت ئەم ئیماندارانە کە لە بەهەشتان تکاو شەفاعەتەکەن بۆ براکانی خۆیان کە لە دۆزەخدان کە موسڵمانن، ئەهلی خواناسی خواپەرستین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت بەو کەسانی کە تکاو شەفاعەتەکەن بۆ ئیمانداران کە لە دۆزەخدان، خوای گەورە دەفەرمێ بڕۆن هەر کەسێکتان ناسیەوە لە ئاگری دۆزەخ دەریکەن. ئەمە ڕەحمی خوای گەورەیە، بەڵام بەبێ ئیزنی خوانی خوای گەورە خۆی دەزانێت کیان پێشان دەدا و کێ شایستەی ئەوەیە کە لە ئاگری دۆزەخ دەربکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگری دۆزەخ کە دەموچاو و شوێنی سەجدەکانیان بسووتێنێ. بۆیە دەموچاویان ماوە ئەوانەی کە موسڵمانی ڕاستەقینە بوونە، بەڵام تاوانێکیان کردو، چەند تاوانێکیان کردو چوونەتە دۆزەخەوە. خوای پەروەردگار وایان لێ دەکات کە ئەوانەی کە دەڕۆن بۆ ناو دۆزەخ بەڵام بێەوەی ئازار بچێژن، خوای گەورە دەفەرمێ بڕۆن لە دۆزەخدا هەر کەسێک لەوانەتان ناسیەوە لە ئاگری دۆزەخ دەریان کەن، ببنە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەوان. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەموچاویان ڕوخساریان خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگر بیسووتێنێ. خەڵکێکی زۆر مسلمانێکی زۆر تاوانبار کە لە دۆزەخدا سوتاون پەنا بخوا بە فەرمانی خوای گەورە، ئەو مسلمانانە دەبنە تکاکار و شەفاعەتکار لە ئاگری دۆزەخ بە دەریان دەکەن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت دوایێ کە ئەو مسلمانان ڕۆشتن کۆمەڵە کەسێکیان لە ئاگری دۆزەخ دوور دەرکرد، خوای پەروەردگار فەرمانی پێیان کردو ئەوان دەڕۆن ئیشی خۆیان جێبەجێ دەکەن، دەڵێن خوایە گیان ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان لە ئاگری دۆزەخ دەرکرد. خوا لەو کەسانەمان بگێڕێ کە ببینە تکاکار و شەفاعەتکار بۆ کەسانی کە تاوانبار بوونە و مستحقی عەزابی خوا بوونە.